دیارە لە ئێستا شانۆی گۆرانیەکان کێکێکە لەو شانوانەی کە کۆمەڵێک ئەکتەری گەنج بە چیرۆکێکی جیاواز و نمایشێکی جیاوازەوە توانیویانە بینەرێکی زۆر باش بۆ شانۆیەکە ڕابکێشن و لە ئێستا بە خۆشحالی و پێشوازێکی زۆر باشیشی لێکراوە و بێگومان ئەبینین کە بەشێک لەو ئەکتەرانەی کە حەزیان بەوەیە یاخود ئەیانەوێت کاری جیاواز و پەیامی جیاواز لە ڕێشانۆیەکانەوە نمایش بکەن ئەتوانن هەم بە ڕۆڵگەڕانەکانیان و دەرهێنەرانیش بە ئەرکومانجبوونی خۆیان توانن کە بینەرێکی باش و بە تایبەتیش لە نێو شاری سلێمانیا بۆ شانۆ جارێکتر کۆبکەنەوە دیارە بە خۆشحاڵیەوە لە ئێستاە ئەم شانۆیە بەردەوامە لە نمایشی و چەندین کەسایەتی دیاریشتاوەکو ئێستا ئامادە بوون لە نێو شانۆیەکە و بینەری نمایشەکە بوو. ئەگەر پێشتر پێ بوتمە هەرگیز لەمە خراپتر ڕووی نایە. بۆ پێی تەختی شانۆ هەمیشە بڵندگۆیەک بووە بۆ خستنەڕووی دیاردە قێزەونەکانی نێو کۆمەلگە و دەستخستنە سەر برینەکان لەو سۆنگەیەوە ڕۆژی 19 مانگە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ستافی شانۆی گۆرانیەکان باسییان لە ئامادەکاریەکانی شانۆیەکە و ڕۆژانی نمایش کرد. ئێستاش دوای 6 ڕۆژ لە نێو پەیمانگای و نەرجوانەکانی سلێمانی شانۆی گۆرانیەکان لە نمایش بەردەوامە و ژمارەیەکی زۆر بینەریش لەو شانۆیە ئامادەیان هەبووە. لە نێویشیاندا قوات تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و ژمارەیەکی بەرچاو لە هونەرمەندان و هونەردۆستان. شانۆیی گۆرانیەکان نووسین و دەرهێنانی یاداشت یوسف 26 و ڕۆژانی دوایی کاژمێر 7 و 30 خولەکی ئێوارە نمایش دەکرێت لەناو پەیمانگەی نەرجوانەکان.